سڵاو ئەم کاتتان باش من ئێستا لە شەقامی چلمەتریم لە گەڕەکی باشترە بڵێم لە نێوان گەڕەکی مەتکاو و گەڕەکی ڕووناچی ئەوەی ئێستا لە دەستی چەپەوە دەبینن ئەمە پرۆژەیەکی سەکەنی لێرە دروست دەکرێت پرۆژەیەکی جێبوون شوقا باب نزیک بۆ زیاتر دەمەوێت ئامانج لە قسەکانم زیاتر ڕوون کەمەوە لێرە دوو قوتابخانە هەبوون قوتابخانەی ناوەندی ڕۆناچی کوڕانی پێشوو دوای بووە ناوەندی حەبرینی کوڕان ئەماش قوتابخانەی شەونمی تێکەڵاوە ئێستا ئەم دوو قوتابخانەیە تێکدراوە وەک لە دیمێنەکان دەبینن بەکاردەهێنرێن بۆ ئەو باڵەخانەیانە بۆ ئەو شوخانە دەبێت ئاماژە بۆ بکەم کە تەمەنی هەر یەکێک لەو قوتابخانەیانە زیاتر لە 50 ساڵە و گەڕەکەکانی هەرێک لە گەڕەکەکانی مەتکاوە ڕووناچی ئازادی موفتی کوشتتوکاڵ بەشێکی 92 مەهاباتیش داهاتن لێرە با بڵێن ساڵانی لە سەرەتای دروستکردنی نێوانەوە لێرە دایان خوێت ماوەیەک ئەم پرۆژەی دروستکردنی شوخانە وەستان بەهۆی ئەوەی کە با بڵێن شوخەکانی پێشووتر ئەمە شوخەکانی سەرەتایە شوخەکانی ڕووناچی پێ دەگوترێت کاتی خۆی کۆنەکان ئەوانە مڵ کرد حکومینی واتە ئەمە پەیوەندی ڕەتی بە وەبەرهێنانەوە نییە ئەمە دبی مۆڵەت لە شارەوانی ڕووچێت ئێستا ئەم دوو قوتابخانەیە تێکدراون لە کاتێکدا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بازەوە دەکە کە لە هەرێمی کوردستان پێویستیان بە هەزاران قوتابخانە هەیە نزیکەی 2000 یان زیات 2000 قوتابخانە زیاتر بەڵام ئێستا دەبینن دوو قوتابخانە تێکدراوە و دەمێ ئاماژە بۆ بکەم کە لە هەرێمی و شارستەکان تێکدانی قوتابخانە و بەکارهێنانیان بۆ پرۆژەی نیشتە جێبوون یاخود بۆ پرۆژەی دیکە لە هەولێر لە دهۆک لە سلێمانی ئەم حاڵەتانە وا خەریکە دەبتە باوی دەبی زۆر باوی دەبیتن ئەمە تێکدراوە و ئێستا کە من قسە دەکەم ئەمە کاری لێ دەکرێت دوای ئەوەی بەڕێوەبەری پەروەردەی هەولێر کە پێویستین ئەو سەرقاڵە بە تاقیکردنەوەکان لە وڵەکانی تاقیکردووە بەڵام پاش چەند کاتژمێریشی دیکە پەیوەندی پێوە بکەینەوە ئەو لەگەڵ بەشی یاسایی و ئەوانەی کە بەرپرسن یاخود ئاگدارن لەم زۆرە با بڵێن ڕێگە پێدانە زانیاری زیاترمان پێدا و وردەکاریەکەمان پێ دەڵێ بەڵام چەند جارێکە تەلەفۆنی بۆ دەکەینەوە ئەو ئامادە نییە وەڵامی پەیوەندەکانمان بداتەوە دەبێت زارش ئاماژە بۆ بکەم ئەگەر دیمەنەکان ببینن وەکو پێم وتن ئەمە چەند گەڕەکێک بەستراوەتەوە بەو قوتابخانە دوو قوتابخانە بوون ئەگەر بیبینن زەویەکەی زۆر فراوان و گەورەیە ئەمە هەر یەک لە قوتابخانەی ڕۆناچی کوڕانی پێشوو حەمرینی حتا ئەو کاتێکە باڵێن ڕوخێندرا تێکرا و ئەوی تریشتەوە قوتابخانەی شەونمی تێکەڵاو بوو.